زانکۆی مۆسکۆی حکومی بۆ زمانەوانی بە شێوەیەکی فەرمی بۆ یەکەم جار بەشی زمانی کوردی کردەوە و بۆ ئەم ساڵی خوێندنیش 12 قوتابی لە ڕووس و نەتەوەکانی تر بۆ درێژەدان بە خوێندنی بەکەلەریۆس وەرگرتووە. ئیگر مناخینی سەرۆکی زانکۆکەش ڕایگەیان گرنگی زیاتر بەم بەشە دەدەن. ئەم ساڵ بۆ یەکەمین جار و لەسەر ئاسی رووسیا بەشی کوردیمان کردەوە بە دڵنیایەوە هۆکاری یەکەم بۆ کردنەوەی ئەم بەشە دەگەڕێتەوە بۆ گرنگی پەیوەندی جیۆپۆلیتیکی و هەژمونی زمانی کوردی لە جیهاندا. کولتور و زمان و دابوونەریت کە چەندین ساڵە میلەتی کورد بەدەستی خستوون بە دڵنیایەوە پێویستە بخوێنرێن. لەبەرەوە هەوڵ دەدەین کە وڵاتیان و پسپۆرەکانیشمان ئاشنا بکەین بە زمانی کوردی کە لە وڵاتەکەماندا دەخوێنرێت. قوتابیەکان دڵخۆشن بەکردنەوەی ئەم بەشە و دەڵێن ئیدی پێویست ناکات بۆ خوێندن و فێربوونی زمانی کوردی بسنە دەرەوەی وڵات وەلێ هەمویان تامەزرۆی ئاشنابوونی زیاترن بە کورد. Navê min Alexandra ye, ez Moskvê de dijîm, zimanê Kurdî dixwînim, ez du hekiyat Kurdî dizanim û ez hekiyat Kurdî gelek hez dikim. Hûn bi her hatine zanroya me. Ez lê zanroya Moskve dewletê de zimanzanî dixwînim. Ez ji ziman Kurdî hez dikim. Ez dixwazim ji Kurdistana me re pirtûkên dersa bişînin. خەمخۆری و هەوڵەکانی دۆستی کورد و سەرپەرشتیاری بەشەکە دکتۆر ڤەدیم مەکەرێنکە بوونە هەوێنی کردنەوەی ئەم بەشە و ناوبرا و ڕاشیوا بوو. رووسیا دوورمەودا دەڕوانێ بۆیە دەخوازنەوەی نوێ لەسەر ئامانجی مەزن ڕابهێنن. بایەخدانی رووسیا بە زمان و ئەدەبیاتی کوردی دەگەڕێتەوە بۆ کاریگەرینەتەوەی کورد کە کوردستانی عێراق دەستکەوتی زۆری بەدەست هێناوە و کوردەکانی سووریا و تورکیاش بۆ مافەکانیان تێدەکۆشن. رووسیا زمان و ئەدەبیاتی کوردی بە قوڵی دەخوێنێ وەگەلی کوردیش بە نزیک لە خۆی دەبینێ کە هەمیشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێشوازی لە سیاستی رووسیای کردووە. لەبەرەوە رووسیا بایەخی زیاتر بە پرسی کورددات لە ناوچەکەدا. دووانە بێژی کورد هەوڵەکانیان چڕ کردوتەوە بۆ ئاشناکردنی قوتابیان بە زمانی کوردی و کردنەوەی بەشەکەش بە هەنگاو و کارێکی گرنگ دەدەنە قەڵەم. ئەوە مهمە پڕ بۆنە رووسیایە چونکی حتەنها مثلەن دیپلۆماسیەوان کۆنسولگەری هەیە لە کوردستانی هەولێرێ لە ڤرا ji وەزارەتە خارجیدا وەرە کادر لازمن. گرنگیا وێ باشێ بۆنا وێ مهمە چونکی هەن کادر بۆنا کۆنسولگەریە لە کوردستانە کار بکەن هەنجی لە رووسیایە ڤرا لە وەزارەتە خارجیدا مەری هەبن کار بکەن بەرسە کوردیەوە مژیل بن. ئەگەر توانێ هەرەما کوردستانی هەبێ بەرپرسیارین هەرەما کوردستانی هەبێ ئالیکاریان مە بکن پرتوکên zimanê Kurdî hebin bi tîpê latînî ji me re bişînin. تانیا و ئەلینا دوو قوتابین لە کۆمارەکانی کارلیا و تەتەرستانەوە هاتوون وەک خۆیان وتیان لە نێو 35 زمانی تری جیهان کە لە زانکۆکە دەخوێندرێن ئەوان زمانی کوردیان هەڵبژاردووە تا ئایندەیەکی گەشت بۆ خۆیان دابین بکەن. Navê min Taniye, ez lê Moskvayê dijî, ez lê Zankoyê de dixwînim, ez zimanê Kurdî xwendibim, ez dixwazim biçîm Kurdistanê û çanda Kurdistanê dixwînim. Navê min Alîna ye, ez lê şexerê Kazanê ji diya xwe çêbûme. Ez jî zimanê Kurdî pir hez dikim. Kurdî zimanekî pir bidewe. زانکۆی مۆسکۆی حکومی بۆ زمانەوانی ساڵی 1930 دامەزراوە و لە ئێستادا خاوەنی 10,000 قوتابیە. تەنیا زانکۆی رووسایە زمانی کوردی لێ دەخوێنرێت 35 زمانی تریش وەخۆ دەگرێت. کردنەوەی بەشی کوردی لە رووسیا جگەلەوەی خوێندنەوەی زۆر هەڵدەگرێت هاوکات هەنگاوێکی گرنگیشە بۆ بەهێزکردنی پردی پەیوەندی نێوان رووسیا و گەلی کوردستان. خۆشەوی محەممەد کوردستان 24 مۆسکۆ.